لە دەرزی دوێنێ باسێکی ئاو ئاوەدانیمان کرد. تمان لە هەر شوێنێ ئاو هەبێ ئاوەدانی هەیە و لەسەر کەوکەبەکانی تریش عولەمایان بۆ ئەوەی کە بە دوای حەیاتا بگەڕێن بە دوای ئاوا ئەگەڕێن. لەم ڕۆیە بابەتێکی گرنگەکەین، باسی ئاڵتوونی زەرد دەکەین. بزانین ئاڵتوونی زەرد یاخود ئاڵتوونی ڕەش مەبەستمان پێی چییە؟ چ شتێ ئەو نەقیمەتە کە ناوی زێڕ و ئاڵتوونی لێ بنرێ و ژیانی ئینسان چۆن بەندە بە ئاوەوە، حەیاتی ئینسان ئاوا بەندە بۆ ئاڵتوونەوە. ئەو ئاڵتوونەش بەڕێزەکانم بریتیە لە دانەوێڵە لە گەنم و لە جۆ. خۆشەویستان و بەڕێزان، دیارە کورد و توێتی نان و ئاو ئەگەر ئەم نیعمەتە لەسەر زەویە خوای گەورە لێمان بشارێتەوە و لێمان بشۆرێتەوە، وابزانم کوردوتەنی ئەڵێ ئەبێ بە گرانیەک پیا و پیاوە خوا. لەبەرەوە جێی خۆیەتی ئەو نانانەی کە فڕێ ئەدێنە ناو سەبەتەی خۆڵەوە، یاخود ئێمە قەدری نازانین، یاخود لەگە سفرەیە کۆکرێتەوە، ئێستاکەنە دانیشین و یادێکی ئەو نیعمەتی خوای گەورە بکەین، زاین ئەم نیعمەتە لە چۆن و بۆچی هاتووە. دیارە بەڕێزەکانم، دەنکێ گەنم کە ئێمە قیمەتی نازانین کە لە زەویەوە دێتە بەرهەم بۆمان، خوای گەورە وای دروست کردووە هەموو دەنکێک قابلی دروستکردنی کۆمەڵێ دەنکی هاوشێوەی خۆی هەیە کە بۆ ماوەت یا ماوەتەوە. ئەم دەنکە پێشەوەی کە ئێمە بین بۆ دەممان تاقەی تایە، ئەمینۆ ئەسیدی تایە، چەوری تایە، گلوکۆز و شەکری تایە. لە کاتێکا تۆ ئەی خەیتە دەمتەوە، ئەلێرەوە بەلیکەکانت حەز بە هەزمکردنیەکەیت و هەتا بە مەعیدەیە تێپەڕێت و ئەچی بۆ ڕێخۆڵە. جا لە ڕێخۆڵەیە ئەو تاقە و وزەیەی کە لەناو ئەم دەنکە گەنم و دەنکە جۆیە هەیە ئەمژرێ، پاشانە چێ بۆ سووڕی خوێن و لە ناو سووڕی خوێنە ئەچێ بۆ خانەکان و ئەچێ بە ناو مایتۆکۆندریاکان کە وزە و مۆلیدەی لەشن تاقە بەرهەمەهێنن. ئەنجا لەویانەیە پارەی ATP یەتە ئاراوە کە پارەیەکە لە ناو لاشەیە تەنها بەو پارەیە تەعاملەکرێ، چونکە فسفۆری تایە، سێ دانە فسفۆری تایە. ئەم پارەیە لاشە بەوە نەبێت تاقە و وزە دروست ناکە، گەشە ناکە. واتە ئەم داکە گەنمە، ئەم دەنکە جۆیە لە ناو لەشی تۆیە ئەبێ بە عوملە و ئەبێتەوە بە پارە. چۆن تۆ لە دەرەوە پاری پێ ئەدەی لە ناو لەشتە ئاوا ئەبێتەوە بە وزە و جارێکی تر ئێمە بەم تاقەیە و بەم ماسولکەیە و بەم دەمارە هەڵەسین و ئەجوڵین و هەڵەسین و دانیشین.